خەرەندی ڕواندز یان گەلی خارەڕەش جگە لە دیمەنە سیحراوی و سەرنجڕاکێشەکەی دەیان چیرۆک و بەسەرهات و مێژووی تێدا هەشاردراوە، بەشێکیان لەو مێژووە باس کراون و بەشێکیش تاکو ئێستا هەر بەنهێنی ماونەتەوە. ئەشکەوتێک لە ناو قەدی گەلی خارەڕەش هەیە، شوێنێکی سەخت و هەڵدێرە، هیچ مرۆڤێک بە ئاسانی ناتوانێت بۆی بچێت، بەڵام ئەم ئەشکەوتە گۆڕێکی تێدایە. پرسیار ئەوەیە ئەم گۆڕە هیچەیە و بۆچی لەو شوێنە سەخت و هەڵدێرە نێژراوە. چیرۆکی ئەو گۆڕە ئەگەڕێتەوە بۆ ڕاپەڕینەکەی ساڵی 1970 ڕواندز، بزانین لەم ڕۆژەدا چی ڕوویداوە. 1970 ڕاپەڕینێک لە ڕواندز ڕوویدا. بەر لە ڕاپەڕینەکەم ڕۆژێک پێش ڕاپەڕین لە 85 هێزی پێشمەرگە لە دۆڵی ئاکۆیان دیارە داستانێکی گەورە تۆمارەکەن. ئەو کات ناوچەی ئازادکراوی ژێردەستی پێشمەرگە بووە. ڕژێمی ئەو کات پەلاماری ئەو ناوچانە ئەدا گوندەکانی دۆڵی ئاکۆیان، بەڵام شکستە خوا ئەو هێزەی کە پەلاماری ئەوێ ئەدا بە شکست خواردووی دێنەوە. دیارە گەڕەکەکێ لە ڕواندز بە ناوی گەروێ ڕەزان، لەوێ خەڵکی ئەو گەڕەکە وەکو شکستێک یان وەکو ئەوەی کە نیشانەی سەرکەوتنی پێشمەرگە هات و هاواریان فیکە لێدان وانە ئەکەن. ڕۆژی دواتر دیارە ئەیانەوێ ئەو گەڕەکە بە شۆفەڵ و بلدۆزەر و ئانە تێک بدەن، بەڵام خەڵکی ئەوێندەرا ڕائەپەڕن لێ ناگەڕێن خانوەکانیان تێک بدرێ. دی لەو کاتەوە ڕاپەڕینی ڕواندز دەست پێ ئەەکە کە ڕاپەڕین دەست پێ ئەەکە بەرفراوانەبی پەلاماری دام و دەستگاکانی حکوومەتی ئەو کاتەدەن و توانن شارەکە بێ ڕزگار بکەن و بێتە ناوچەیەکی ئازادکرا وەکو گوندەکانی دۆڵی ئاکۆیان. دوای ئەوە کە ڕاپەڕینەکە بەرفراوانەبی و ماوەیەک ئەوان لێرە دوورەکەونەوە، پاش ئەوە دێنەوە خەڵکەکی زۆر ئەگیرێ و 21 کەس ئەمری گرتن و ئەعدامیشان هەبووە، بێزگەلەوە ژمارەی زۆر خەڵکی شەهید بوون. یەکێک لەوانە کە ئەمڕۆ ئێمە باسەکەین یان بابەتەکە لەسەر ئەوە مامقادر سەرانەی کە تەمەنی لە دەوروبەری 70 ساڵە بێ، ئەویش هەم ماری لەو گەڕەکەی لە گەروی ڕەزانە بێت و هەمیش بۆی خۆ عەشار بدادێت لێرە لەسەر گەری خارەڕەش لە نزیک خانۆی خانە و کەڕی پێگوترێ لەوێ هەڵ ئەدێرێت. هۆکاری هەڵدێرانەکەی نازاندری لەبەرەوەی کەسی لەگەڵ نەبووە، ماوەیەک بێ سەر و شوێنە بێ کە سوکاری سۆراغیەکەن، بەڵام دواتر ئەرێن جەنازەیەک یان تەرمێک لە قەتپاڵی گەری خارەش ماوەتەوە، یان نکەوتۆتە خوارێ لە قەتی شاخەکەی ماوەتەوە. دڵشاد ڕسوول قادر کەمەوەی ئەو شخصێک کە لێرە نێژرایە لێرە دەشاخی کەتیا، ناوی قادر سەرانەیە. ئەو کاتی لە 1970 راپەڕینەکەی ڕواندز لەو کاتیوە ئەو کاتی ئەمن لێرە نەبوویمە، لە هەولێرە بوویمە تەڵەبوویمەوە کە هاتیمەوە بەسەر جەنازەی باپیرم، کەسی بەس بە تاقتنی لێرە مابوو لەبەر وەزعەکەی ڕواندز تاو نەبوو، بەس ئەو لێرە لەبەر ماڵەکەی ماوە ئەو ئەویش ڕێی لێ بزانە دێتە ئێرانە نازان بە چ هۆکارێک لێرانە لە شاخەکەی کەویت و لێ درامینێتەوە لە شاخەکەی لە نیوەی لە پێش زارچی ئەشکەفتەکە کەویت و دوای شەزان یەکێک لە خوێنکارەکان مثل لێرە دەرسێک کاتەوە نبینی جەنازەک لێوێنراکەتیە، ئەویش خەبەرێ داتە خەرچی ڕواندز جەنازەک لێوێنراکەتیە. ئەو کاتیش مام سابیرەکە بۆ بەڕەحمەتی بیانە گوت سابیر کەوباس ئەندەکە گوت سابیر کەوبازن کەشیان گوت قادر سەرانەیە ینی کە ئاپیرێن. دوایێ کە من هاتمێنرا ناسیمەوە شلوارێکی منی دەبەر کردبوو لە شلوارەکەم ڕ نازی و چونکە کە بۆ سەدمی دومساوی دیار نەبوو. ئیدی
کە ئەچن ئەبینن فعلەن ئەو کەسی کە هەڵدێراوە مام قادرە خزم و کەس و ئەوانەی ئیدی سێ کەس تا چوار کەس ئەوەی ئەمن گوێبیستی بووم بە گوریس یان بە کێبڵ ئەسنە خوارەوە کە تەماشا ئەکەن بە ئەمی ئەوەی ماوەیەک ئەمێنێتەوە کە شوهاش گەرم بووە ئیدی بڕیاری ئەوە دەن کە شکەوتێکی لێ لەو ئەشکەوتە عشاری بدەن چکە هێنانە سەرەوەی زەحمەت بووە و تەرمەکەش هەم بۆنی کردو هەم زۆر شێواوە بڕیاری وە خەڵکیشی لێ نەبووە ڕەواندز حکمی ئەوەی ئەو کات سۆڵ بووە خەڵکەکە ڕۆیشتە ئیدی بڕیاری ئەوەدەن لەو ئەشکەوتە بینێژنوارە ئێستاش گۆڕەکەی هەر لەوێ و لەوێ نێژراوە.